چوار ڕێکخراوی ئەساسی دەستپێشخەریەکە سنتەری عەمان بۆ لێکۆڵنەوە لە مافەکانی مرۆڤ، ڕێکخراوی فریاکەوتنی ملی پاو و هەروەها فیدرالیەی منەظەماتی سووری لە بواری حقوق ئینسان کەوان 12 منەظەمان پێکەوە لە ناو سووریا بەشدار بوون لەگەڵمان، ئضافە بۆ ئەوەی کە NPA نەرویجی ڕێکخراوی نەرویجی دەستپێشخەریەکەی پشگیری کرد. بۆ خۆی ئەو بەرنامەی دەستمان پێکردووە لە سێ قۆناغ پێک دێ. قۆناغی یەکەمیان ئەوە بوو کە ڕاپرسی لەگەڵ 5,000 هاوڵاتی سووری لە ناو سووریا، پارێزگاکانی سووریا لە هەر با بڵێن سووریەکانی دەرەوە لە تورکیا و لوبناان و ئوردن و عێراق و لە هەرێمی کوردستان نەتایجی ئەو ئیسیبیانانە باش تەحلیلی لە گفتوگۆ چەند تاوڵەیەکی گفتوگۆکردن لەگەڵ نوخەبی سووری، مامۆستایانی زانکۆ، بڵێن ئەندامانی بیرۆی حزبە سیاسیەکان، مافناس، میدیاکار، کۆی ئەو نەتایجانەش لەگەڵ نەتایجی ئیسیبیانەکان راپۆرتێکی لێ بەدی دەکرێت لە قۆناغی سێم سەردانی جنێڤ دەکرێت و پێشکەش بە دیمستۆرا دەکرێت.